گەڕەکی ژیانە لە شاری هەولێر ئاوی زێراب لە شێوەی ڕووبارێکی بچووک بە چەند لایەکی گەڕەکەکەدا دەڕوات بەهۆی نزیکی بیری ئاوی ماڵان لەو زێرابە بۆن و ڕەنگی ئاوی بیرەکەیان گۆڕاوە. گەڕەکەکە 3 ساڵە بەدەست نەبوونی ئاوی پاکی خواردنەوە دەناڵێن و ئەوەش بووەتە گرفتی سەرەکی ژیانیان. کەف وەختێ لە سنگی تێت کەف کەفایە ئەجبۆرین دێن هەڕۆ بکڕین ئیجارێ دەنا وەڵا مەنگا 300,000 دین بەس ئیجارە خانی. حاجی ئەیوبی تەمەن 70 ساڵ بە ئومێدی ئەوەی ڕزگاری ببێت لا کڕینی ئاوی خواردنەوە بەیانیان سەیری بیری ئاوەکەیان دەکات بۆ ئەوەی بزانێت ئاوەکە پاک بووەتەوە یان وەک خۆیەتی چونکە تەندروستی ئەو ڕێگە نادات ئەو ئاوە بخواتەوە. بێسەر حقت یانی لەبوو مندای هەر باش نەوە ئاوەشی زۆر ناکەن مەستاکە عندی لە ماستاوە بەڕاستی ئەگەر پێوی بتیان ئاوەکەی بەعنی بزانن بە حەلەشی بە نەوەشی مەسەن ئایا فعاسکردنەوە مەسەی عادی فعاسکردنەوە وەنیەدی عادی فعاسکردنەوە یان بیرێک کەمال لێدەن. جارێکی تر حاجی ئەیوب بێهیوا بوو لە پاکبوونی ئاوی بیرەکەیان و باگۆچانەکەی دەستیەوە ملی ڕێگرت و بێهیوا گەڕایەوە ماڵەوە. سەرباری ئەوەی ئەو گەڕەکە نزیکەی 3 ساڵە کێشەی تێکەڵبوونی ئاوی خواردنەوەی بە ئاوی زێرابەوە هەیە بەڵام بەڕێوەبەرایەتی ئاوی هەولێر تاکو ئێستا هەوڵێکی جددی نەداوە بۆ چارەسەرکردنی. NRT لەو بارەوە پەیوەندی بە بەڕێوەبەرایەتی ئاوی هەولێرەوە کرد بەڵام ئامادە نەبوو هیچ زانیاریەک بدات. نزیکەی 1500 ماڵ لەم گەڕەکە هەن 3 ساڵە گرفتی ئاوی خواردنەوەیان هەیە بەو هۆیەوە بەردەوام ترسیان لە تەندروستی خۆیان هەیە سەرەڕای ئەوەش نەبوونی ڕێگاوبانێکی باش و پارکێکی شیاو بۆ گەڕەکەکەیان سیمای ناوچەکەی شێواندووە. موڕاد ئەحمەد NRT هەولێر.